ئێمە ئەمڕۆ جارێکی تر پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو هەڤاڵان و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین ئەمڕۆ لەسەر زۆرێک لە ڕەهەند و بابەتە جیاجیاکانی یەکێتی قسە و گفتوگۆکەین. بۆیە لێرەوە پیرۆزبایی گەرم لەسەر جەم کادرانی یەکێتیەکەین و سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەیدانی یەکێتی و سەرجەم شەیدانی کوردستان دانوێنین خوێنی ئەوانە کە ئێمە لە پایم ئازادی توانین گفتوگۆ بکەین و قسە بکەین و ژیانێکی ئاساییمان هەبێ بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە چۆن بتوانین ئەمڕۆ بزانین هەنگاوەکان تا چەند بەرەو پێشەوە چووە چۆن کارکراوە بۆ ئەوەی کە ئەم حیزبە بتوانێت زیاتر پتەوتر بێت و هەنگاوی باشتر. بەڵێ سەرکۆ بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر کات ناوزەن دەکرێبەوەی کە حیزبی شەیدانە، حیزبی گەنجانە، حیزبی ئەو چینەیە کە بەڕاستی و بە شێوازێکی گشتی ئەتوانێت داکۆکی لە هەموو ئەو مافانە بکات کە یەکێک لە کۆمەڵانی خەڵکی کوردستان پێویستی پێبێت. بۆیە کاڵێن حیزبی شەیدان یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی زیاتر لە 20,000 شەیدە وەکو تۆ باست لێوە کرد ئەوە بە خوێنی ئەو شەیدانەیە کە ئێمە ئەتوانین ئاوا بە ئازادی بین و بڕۆین و تەنانەت پرۆگرامیش پێشکەشکەین بۆ ئەوەی کە باشتر لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ بکەین. ئێستا زۆر بە خۆشحاڵی میوانداری بەڕێز ڕێبوارستارمان کردووە کا بەڕێزیان لە پرسیاری بەشی ڕاگەیاندنی مەکتەبی ڕێخستنن بە خۆشحاڵی ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێک نوێ ئامادەیە. بفەرموو کاک ڕێبوار. باری باش زۆر زۆر بەخێر بیت سەرچاوان بەخێر هاتی. بەخێر بیت. بەخێر بیت کاک ڕێبوار. زۆر بەخێر بیت کاک ڕێبوار. سەرچاوان یاد یەکێتی نیشتیمانی کوردستانە لێ پیرۆز بێ لەم ڕۆژەیە چ پەیامێکت هەیە وەکو سەرەتا؟ لە یادی 49 هەمین ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرەتا درود و سڵاو بە ڕۆحی پاچی سەرۆک مام جەلال نێرین، سڵاو ڕێزی تایبەت بۆ دادی هەمووان دادەهێرۆ، سڵاو ڕێز بۆ گلکۆی شەهیدە نەمرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و تەواوی شەهیدانی کورد و کوردستان، سڵاو ڕێز بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان، بۆ پێشمەرگە قارەمانەکان، بۆ پێشمەرگانەی لە ڕۆژانی سەختی خەباتە بەرگریان لە پیرۆزی خاچ کوردستان کرد، قوربانیان ناوە. سڵاو لە هەموو ڕێخستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، سڵاو لە هەموو میدیاکارانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت لێوەی ئازیزی. زۆر بەخێر بێ، دەستت خۆش بێ. من حەزەکەم لەوە دەست پێ بکەین کە هەمیشە پەیامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامێک نەبووە ئاراستە بێت لە چوارچێوەی حیزبێکە، پەیامێک بووە کە ئاراستەکەی بۆ هەموو کوردستانی گەورە بووە. هەر لە سەرۆک مام جەلال و ڕۆحی شاد بێ کە هەمیشە ئەیوەم حیزبە ئەبێ کار لەسەرەوە کە ئازادیەکی گشتگیر لە کوردستانە بەدەست بێنێت. وە لە هەمان کاتیشا ئێستا سەرۆک پاڤڵ کاڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان مێژووە. کاک ڕێبوار لەم پەیامەوە کاڵێن مێژووە 49 ساڵ تێپەڕابێت. لە ئێستایا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم حیزبە گەورەیە چ هەنگاوێکی گە هەیە کە بتوانێت خەڵکی کوردستان، من ناڵێم خەڵکی سلەیمانیان هەولێریان کەرکووەڵەم کوردستان بتوانێت زیاتر دڵخۆشکات بەوەی کە پەیامی باشتر و هەنگاوی باشتر و کاری باشتری. کاکە سەرکۆ ئەگەر ئێمە ئاوڕێکی کورد لە مێژووی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بینەوە ئەبینین یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمێکا دروست بوو لە کە هیچ ئومێدێک نەمابوو، هیچ تروسکایەک نەمابوو، خەڵک لەو پەڕی ناومێدی و ناهەمواریا بووە. یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەرایەتی سەرۆک مام جەلال کە دامەزرا لە یەکەم هەنگاوی دروستبوونیەوە دروست بووە کە بۆ خەڵک بێ، یعنی لە قوڵایی خەڵکەوە دروست بوو بۆ خزمەتکردنی خەڵک، بۆ بەرەنگاربوونەوە لە زۆڵم و زۆر لە دژایەتیکردن لە چەوسانەوە لە دژی مافی مرۆڤ کەس چەوسانەی مافی مرۆڤ هەبوو، دژایەتی مافی مرۆڤ هەبوو. یەکێتی لە یەکەم هەنگاویە بەهێزێکی گەورەوە هاتەوە ناو کۆڕی خەباتی کوردایەتی و مەردایەتی و مێژۆکەی پڕ لە سەروەری، مێژوێکی پڕ تێکۆشانی هەیە، پڕ قوربانیدان هەیە، پڕ خەباتی هەیە، پڕ سەروەری گەورەی هەیە و ئەو کاروانەی سەرۆک مام جەلال بەردەوام بوو هەتا ئێستا کە بە سەرۆکایەتی سەرۆک پاڤڵ کاروانی قۆناغی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێکردووەکو جەنابوت و تەکەی سەرۆک پاڤڵ کە ئاڵێ یەکێتی مێژووە، یەکێتی خوێنی شەهیدە، یەکێتی قوربانیدانە، یەکێتی هێزە هێز. ئەم یەکێتی نیشتیمانی کوردستانە لەم قۆناغی ئێستا هەموو ئامانج و هەوڵ و تێکۆشانەکەی لە پێناو خۆشگوزەرانیە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان لە پێناو دابینکردنی ژیانێکی پڕ ئاسوودەی و ئارامی و سەقامگیریە، دابینکردنی کە بۆتە خاڵێکی ئەساسی لە ئێستادا لە هەرێمی کوردستان، دابینکردنی موچەی
موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە دابینکردنی ئاشتیە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک خۆت لە پێناسیش کورتاوەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها بۆ ناوچەیەک دروست نەبووە. یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانی هەموو ناوچەکانە بەبێ جیاوازی و پارێزگاریکردنە لە هەموو پێکاتە و نەتەوە و ئاین و ڕەگەزە جاجاکان و پارێزگاریکردنە لە مافی مرۆڤ و یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرنامەیە ئێوێ باشترین ژیانی شارستانیانە بۆ خەڵک دابین کاوە پەیامەکەی ئەوەیە دژی زوڵم و زۆرە و ئەوێ مافی مرۆڤ پارێزراویەوە خەبا دەکا لە پێناو بەدیهێنانی مافی چارەی خۆنووسین ئەو مافانەی کە تا ئێستا بۆ گەلەکەمان بەدینە هاتووە یەکێتی نیشتیمانی کوردستان ناوەستێ لە خەبات لە بەردەوامیایە بۆی تا بەدی ئەهێنێ لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانی هەموو خەڵکە هەموو ناوچەکانە بەبێ جیاوازی. زۆر باشە کاک ڕێبوار بۆچی ئەو تێ یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی گەنجانەیە مەبەست لەم قسەیە چییە؟ ئەگەر بەراوردکەین لە ڕابردووی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێک کە منەواڵێمەوە لە سەردەمی شاخیش بەشێک لە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر گەنج بوون. شەید ئازاد هەورامی خوا لێی خۆش بێت تەمەنی لە 22-23 ساڵا بووە. کۆمەڵە سەرکردای تری هەبووە کە بە ئەزمون بەڵام گەنج بوون خوێنی تازە بوون بەڵام سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کرد. ئەگەر ئێستش ببینین بە تایبەتی لە دوای کۆنگرەی پێنجەوە کۆمەڵی خوێنی تازە کۆمەڵێ لاوی تازە بەڵام بە ئەزمونێکی تازەوە بە ئەزمونێکی نوێەوە هاتوونەتە کۆڕی مەیدانی خەبات لەگەڵ سەرۆک پاڤڵ کە سەرۆک پاڤڵیش گەنجە کە سەرکردایەتی ئەم حیزبە ئەکەن و نوێنەرایەتی هەموو یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن لە خەبات و تێکۆشانە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای تەواوی بەنوێبوونەوە هەبووە بۆیە بەشێکی زۆری بەرنامە و کارنامەکانی لە دوای کۆنگرەی پێنج تەرخان کردو بۆ گەنجان و لاوان و ژنان و ئەوێ گەنجانی خوێنگەرمی تازە لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بێنە مەیدانەکەەوە ڕۆڵی خۆیان ببینن و بتوانن ئەو ڕۆڵەی لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان هەیبووە ئەمان بە شێوازی چوینۆگەری ئەم یەکێتی نیشتیمانی کوردستانە هەمیشە بە تازایی بهێڵنەوە و دەرەنجامی وردە وردە خەریکە دەرەکەیەوە ئەوەشمان بیر بێەوە هەواڵ کاقوبادیش جێگری سەرۆکی حکومەت گەنجە یعنی زۆربەی سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان گەنجن و ئەمن ئەتوانم بڵێم ئەمە شانسێکی باشە بۆ گەنجان و لاوان کە یەکێتی ئێستا سەرکردایەتیی گەنجی هەیە و ئێوێ خوێنی تازش بێت کاتە یەکێتی ئەو پێگەوژینگەی ڕەخسانەوە بۆ گەنجان بۆی کە لە نێو ئەو کە حیزبی و سیاسیە بتوانن ئەسپی خۆیانی کاتاو بن بەدڵنیایی یەکێتی ئەو ژینگەی ڕەخسانەوە ئێمە ئەبێ ئەوەشمابی نەچێ تێکۆشەرە بە ئەزمونونەکانمان و ئەمە ئەبێ بە تێکەڵەیەک لە نێو سەرکردایەتی گەنج و خاوەن ئەزمونونەکان و خاوەن تێکۆشان و خەبات و مێژووی ڕابردوویەکێتی شکە ئەبێ ئەوەمان بیر بێ ئەوانە بەشێکی گەورە لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆتێکی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان و گەلەکەمانن بۆیە من پێم وایە بە هەردوولایەن بە گەنجان و بە خاوەن بە ئەزمونونەکان من ناڵێم بە تەمەنەکان ئەڵێم خاوەن بە ئەزمونونەکان ئەمانە هەردووچان ئاوێتەیەکیان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دروست کردووە کە جێی هەموو خەڵکێکی تیا ئابێتەوە کە بڕای بە سیاست و استراتیژ و بەرنامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر باشە. سەرۆک مامزلار ڕۆحی شاد بێت ڕێبازێکی وای بۆ بەجێهێشتوین کە بەس تەنها لە سیاسەتا خۆی نابینێتەوە بەڵکو هەموو لایەنەکانی ترەگرێتەوە خۆ نمونە لە بواری ژینگەیە لە بواری وەرزشە لە بواری ڕۆشنبیریە لە بواری ئەدەبە لە بواری هونەرمەندانە لە هەموو لایەنەکانەوە گرنگی و تایبەتمەندی خۆی پێوە کە ئێستاش گرنگی پێکرێ ئەم ئازادیەی کە ئەم حیزبەی خاتە گەڕ بۆ لە پێناو خەڵکەکەیە ئەمە تا چەند هەنگاوێکە کە خەڵک هەست بە ئامان بکە هەست بە ئاسوودەی بکە هەست بەوە بکە کە ئاساییشە لە ناو ژیانی ئاسوودەی خۆیان کاک سەرکۆوەکو تۆ خوالی خۆش بێ سەرۆک مامجلال هەر چۆنە پێناسی بکەیت ناتوانانی ئەو پێناسە ببەخشی بە مامجلال کە بڵێ ئەمە پێناسی مامجلالە گەورەی و خەباتی مێژووی ڕابردووی من پێم وایە مامجلال بۆ خۆی خوێندنگەیەکی گەورە بۆ هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ هەموو لایەنەکانی شکوم ئەگەر سێریشی لایەنەکانی کوردستان هەم عێراقیشکەی هەموو دەرسیان لەوانە و ئەزمونونەکانی مامجلال وەرگرتووە بگرە بەشێکی لایەنە کوردستانەکان ئێستا کە لەو سەرکردایەتی ئەو حیزبانەشان هەمووی خوێندکاری ڕێبازەکەی سەرۆک مامجلال بوون لەبەرەوە ئەو خوێندنگەی مامجلال کە پەیڕەوی کردووە ئێستا سەرۆک پاڤڵ و هاوڕێکانی هەواڵەکانی لە سەرکردایەتی بەو ڕێچکەیە ڕەنەگەر ببینی وەک تۆ چۆن وتت مامجلال هەموو توێژەکانی لاگرنگ بۆ هونەرمەندان وەرزشکاران ژینگە خوێندکاران ژنان
ئێستش سەرۆک پاڤڵ بە هەمان ڕێڕەوە ئەڕاتەوە ئەمە بەڵام بە یەکێتیەکی نوێ بە دیدگایەکی نوێەوە بەڵام لەسەر هەمان ڕێبات وەکە بینیم سەرۆک پاڤڵ گرنگجیە بە هونەرمەندان گرنگجیە بە لاوان گرنگجیە بە خوێن بۆ خۆی سەرپەرشتی خوێندکارانەکە کەمە هەنگاویش تازەی لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرۆکەکەی بۆ خۆی پێشڕەوی خوێندکاران بکە و ژنان و گرنگی لای یەکێتی نیشتیمانی کوردستان ژن پێگەیەکی تایبەتی خۆی هەیە باشە چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو چۆن باسمان کرد بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ژینگەیەکی لەباری ڕەخسانەوە بۆ گەنجان چۆن ئەم ژینگە لە بارەشی بۆ ژنان ڕەخسانەوە لە مێژووە ئەگەر بۆن لاپەڕەکانی مێژوو هەڵبینەوە لە سەردەمی شاخەوە تاوەکو ئێستا چۆن وای کردووە ژن لە نێو ئەم کایە حیزبیە بتوانێت جێدەستی دیار بێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمی شاخەوە بڕای تەواوی بە مافی ژنە بووە ئەگەر ببین لە ڕابردوو لە سەردەمی شاخە یەکێتی ژنان دروستە بێت و لە ناو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە شاخ ژن کاریگەریە بووە و لە هەمووی گرنگتر ئەو مێژوە ئەرشیفی وێنەی و ڤیددیویانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی کە بەشێکە لە شانازی و سەرۆرەکانی لە ڕابردووە هیخی ژنێکە کە لە لووتکە هیرۆخانە ئەومان بیر نەچێ لە ئێستەشە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر جارێککە منەوەڵەمە لەسەر ڕێبازەکەی مامجلال گرنگی بە ڕۆڵی ژن وەک ئەبینین لە زۆربەی کابینە وەزارەکانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەری خۆی هەبووە لە حکومەت ژنی تیا بووە و لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەتوانم بڵێم لە کۆنگرەی سێوە ژن بەردەوامی بوونی هەیە لە ناو سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ناو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەدەر لەوەی لە نێو ئۆرگانەکان ئەگەر بەورتر سەیریکەین لە ناو ئۆرگانەکانە لە ناو مەڵبەندەکانە لە جێگر مەڵبەندەوە ژنبوونی هەیە تا ئەگاتە ئەندامی مەڵبەند و مەسوولی کۆمیتە و کارجێڕی مەڵبەند و بەم پلە جاجا ڕێکخراوەیانە لەبەرەوە ژن لای یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بوونی هەبووە هەمیشەش بوونی ئەبێ و کارنامەی نوێشی ئەوەیە گرنگی زیاتر بە ڕۆڵی ژن بێرێ ئەو ژنانەی بەڵام ئەبێ ئەم ژنەش خۆی توانایەکی تیابێت ئارەزومەندێکی لە سیاسەتا هەبێ هەر کەسی ئارەزومەندی لە سیاست بوو دڵنیا بە پێش ئەکەوێت ڕێگاکەی بۆ ئاسان ئەکرێت یەکێک تر لەو خاڵە گرنگانەی کە لە حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە ئازادی ڕادەربڕینە یعنی هەر لە سەردەمی شاخەوە کە لەو شۆڕشەیە بوون دوژمنێکی زۆر ڕوبەڕوومان بۆ لەوەی کە ناسنامەمان بسڕنەوە لەبەرەوەیش و ناسمان لێ بسەرنەوە بەڵام هەر نەوەستان لەوەی کە زۆر جار نمونەی زۆر جوانیشمانێ لە بەردەمانی لەسەر هەموو ئەو بارودۆخەوە چەند کەسێکمانە بۆ قەڵەمی جوان بوون یعنی کتێبیانە نووسی شتیانە نووسی زۆر جار ڕخنەیان لە خۆمان نایدەن یعنی بۆ نمونە کتێبی ساگوەڕ کە بەڕووی سەرۆک مامجلال کایەوە کە ڕخنەیەکی زۆر تونگ بوو لەناو پێشمەرگەکانە هەڵایەکی زۆری نایەوە بەڵام سەرۆک مامجلال بەو دڵە گەورەی خۆیەوە کەوتی بۆچی خۆتان تۆڕە کردووە ئەو قسەیەکی کردووە ئێوە جوابی بنەوە بەقەڵە هەتا ئێستاش ئەم ئازادی ڕادەربڕینە لەناو ئەم حیزبەیە هەر کڵپەی هەیە و بەربڵاوی هەیە هەستەکۆی ئازادیشی بۆیە دروستکردبووی لێەوە هەر ڕخنەیەکە بێ بۆی وتی یەکەم کەس دەتوانێت لە خۆم و دەست پێ یعنی هەیوو لە خۆم و دەست پێ بکەن هەتاوەکو خەڵک بتوانێت زیاتر ئازاد بێ لەوەی کە دەگەڕێ تا چەند ئەم حیزبە ئەم بارودۆخە و ئەم ژینگەیە ئەپارێزێ بۆی کە خەڵک سەربەست بێ لەوەی کە ڕای خۆی بڵێت یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هەموو لایەنەکانی تری نێو کۆمەڵگا گرنگی تەواوی بە ئازادی ڕادەربڕیناوە و ئەتوانم بڵێم لە سەردەمی شاخەوە یەکێتی نووسەران دروستە بێ هونەرمەندان دروستە بێ تیپی شەید کارزان دروستە بێ خۆت ئاماژەت بەشتیا سەرۆک مامجلال لە کتێبی سەگوەڕ هەنێ وشەی ناشیا و بەکارێنێ لە کتێبەکە مامجلال بۆ خۆی زۆر بە سنگێکی فراوانەوە جوابێتەوە لە یەکێ لە دیدارەکانیە ئەڵێت پێشمەرگەکان ویستن بچن ڕەتفعلی خراپ بکەن بەڵام تومە نەخێر ئەوە هیچ پێویست ناکە قسەی بە منەوە تۆ با بڵێ ئێوەش بڕۆن قەڵەم بە قەڵەم جواب بنەوە بۆ لە دوای ڕاپەڕینی سەکۆی ئازاد کە لە پارچی ئازادی دروستکراوە بۆ ئەوە دروستی کردو مامجلال بەونێتە خەڵک ڕەخنە بگرێ دەرگای ڕەخنە لای یەکێتی نیشتیمانی کوردستان واڵایە بەڵام ڕەخنەکان ڕووخێنەر نەبێ دروستکەر بێ هەرچەند هەنێ ڕخنەی ڕوخێنەر لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگیرێ لەم لاو لەولا هەنێ لایەن بەم لا بەولا یەکێتی نیشتیمانی کوردستان بەبای لای گرنگ نییە لەبەرەوەی ئەمانە لە هیچەوە هاتوونەتە سەر حازری هیچیان پێنێ مەجبور ئەمە بکەن بەڵام ئەگەر باز لە ئازادی دەربڕینکەین یەکێتی نیشتیمانی کوردستان لە میدیاکانی خۆیەوە لەم میدیانی کە لە کورساتی خۆیەوە لە گەلی کوردستانی خۆیەوە لە هەموو
میدیایەکانی خۆجاریا بۆ خەڵکانی بان کردووە ڕخنەی توندی لە یەکێتی نیشتیمانی کوردستان گرتووە زۆر نۆرمالیش بوو کەسێک پێینەوتوە بەری چاو کلی پێوێ کەسێک پێینەوە تۆ بۆ ئەم وشەیەت بەکارێنا کەسێک پێینەوتوە تۆ بۆە ئەڵی بە یەکێتی نیشتیمانی کوردستان لە خۆپشاندانەکانە هەچی وشەی نەشیاوە بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەکار سنوورانەشی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تیا باڵادەستە بەڕاستی هاوڵاتی ئازادە لەوەی زۆر من ویستم ئەوە بڵێم ئەنواع و ئەشکال لە هەموو شوێنەکان لە میدیاکان میدیای سێبەر میدیای ڕسمی لایەنەکان قسەی نەشیاو بە یەکێتی نیشتیمانی کوردستانە تۆمەتی نامەسئولانە بەرامبەر یەکێتی بەکارهێنرێ بەرامبەر سەرکردەکانی بەرامبەر سەرۆکەکەی بەرامبەر تیمی حکومی کە لە حکومت کارەکەن بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان گوێنەیاوەتەوانە بگرە وەڵامێکی ڕاست و دروستی پێ بوو ئەگەر لە شوێنێکا پێویست بوو بێ لەسەر شتێک قسێک وترابێ نادروست زانی بێتی ئەمە پێویستی بە وەڵامێکی کورتە وەڵامێکی کورتیاوەتە یاوەتەوە دەست خۆی زۆر کات هەموو ئەو قسانەی کە ئەکرێت ئیتر بە خراپە بێ باشێ بێت وتەیەکی کاک پاوڵ زۆر جوانە هەڵێ ئاڕمێرە بۆ دووە مێرە بۆ دووە بڕۆ ئاراستەکەی خۆت ئەوە قسەکردنەکانی لەسەر یەکێتی مانای بوونی یەکێتی ئەگەین یەکێتی هەیە یەکێتی هێزێکی گەورەیە یەکێتی ڕوانگەیەکی فراوانی هەیە بۆ هەموو لایەنەکان یەکێتی مەوداعشی بەرفراوانی هەیە بۆ خەباتکردن ئامانجێژێتی هێشتا زۆری ماوە وەک کاک پاوڵە لێ دەردیکا کە سەرکەوتی ئاور ناینەوە بۆ دەمە بەرەو پێشەوە چکە ئاماجمان زۆر ماوە بێنی نەدی ئاماج ماماوە بێنیدی لەبەرەوە دەرگای ئازادی لە سنووری یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ئازادانەیە و ئەگەر تێبینیشکەن لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابوو لە دوای ڕاپەڕینەوە من ناڵێم هەندێ شت هەیە تۆ ناشبێ کە گەشتە پێشێلکردنی سەروەری یاسا و ئەوەش ئەبێ بزانین لە میدیاشە دەستورێکە لێ ڕۆژنامە نووسانە کە تۆ لە دەستورەی کاری میدیایی لادا مەجبوری تۆ هەنێ لێپرسینەوەی یاسایی بکەیت ئەژینا یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وانێ ئازاری هیچ کەس هیچ ڕۆژنامە نووسێ هیچ کەسێکی یابێ هەر کەسێک بە جۆرێکی نوعێکی لەسەر یەکێتی قسەی کردبێ ئازاد بووە لەبەرەوە لا یەکێتی نیشتیمانی کوردستان ئازادی ڕادەربڕین یەکێکە لە بنچینە هەرە ئەساسەکانی بەدڵنیایی کاگرە بوار بابەتێکی تر هەیە زۆر کات خۆمان بینیومانە و بیستوشمانە ئەویش ئەوەیەڵێ هەر بڕیارێکی سیاسی و حزبی کە بۆ پەیوەندی بە چارەنووسی میلەتی کوردەوە هەبێت ئەگەر دەرکرێت و یەکێتی لەگەڵ ئەو بڕیارەیانە بێت بە دڵنیایی ئەو بڕیارە ناچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمێ تو کەمێک قسەمان لەسەر ئەم بابەتە بۆ بکەیت بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان بەم شێوازەیە دوێنێک کاقوبات لە یادی 49 ساڵا پیرۆزبایەکی لە سەرۆک پاوڵ ویشێتەکان کردووە زۆر جوان باسیەوەکە هیچ گۆڕانکاریەک هیچ پێشهاتێک هیچ ئەگەرێک ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستانیانە بێ مەحاڵە بێتە دی لەبەر یەکێتی هێزێکی گەورەی کاریگەری هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەشە هەموو ئەو کێشە نەتەوەیانە ئەو کێشە دەستوریانە هەر کێشەیە کە دروستە بێ لە کوردستانیش و لە عێراقیشە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان مەحاڵە هەنگاونان بۆ چارەسەرکردنی لەبەر یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنێکی بەهێزی ئەم پێگەیە کە ئێستا هەیە بە عێراقیشەوە ئێمەمان بیر نەچێت بەدەر لە هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە بنیادنانەوەی عێراقا ڕۆڵی گەورە و کاریگەری هەبوو بە سەرۆکایەتی سەرۆک مامجەلال ئەو عێراقی تا سەرۆک مامجەلال سەرۆکایەتیە کرد و سەرۆکی ئەو وڵاتە بوو وڵاتیشکە بوو زۆر ڕاستە ژیانێککە بوو گوزەرانێککە بوو خەڵک لەو پەڕی خۆشیە ئەژیا ئەمە ڕەنگە بۆ هەرێمی کوردستانەکە زۆر بە گەورەتر ڕاستە ئێستا شەر گرفتی هەبێت تەنانەت کاگرە بوارە تا یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەری نەکاونە چێ بەدەم ئەو گرفتەوە بە دڵنیایەوە چارەسەر ئەگەر تێبینی بکەین خاتون سەرۆک پاوڵ ئەوەی لە بەغدایە لە کوردستان نییە بۆچی لە بەغدایە یەکەم بۆ بەدەستهێنانی ئەو مافانەی کە بۆ کورد نهاتە دوو بێتە دی کە ئێستا لەسەر و هەمیانەوە جارش کە منێڵێمەوە مەسەلەی موچە و بجە و ئەوانەیە کە لای خەڵک لە گرنگترین پێداویستەکانی ژیان هینی ژیانە ئەمڕۆ موچە دوو ناکۆچی لایەنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بە ئەو ماڵی مامجەلال ئەو ماڵەیە کە جاران هەر ماڵی مامجەلال بوو ئێستا سەرۆک پاوڵ پەیڕەویەکە لایەنەکانی لێکۆ ئەبێتەوە و ئەو کێشانەی گرفتن و چارەسەر نابێت لە ماڵی مامجەلالەوە زۆر جار کلیلی چارەسەرەکان ئەدۆزرێتەوە هەناو بۆ چارەسەرکردنێرێ بەدەل لە دەباشان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە کە لە کوردستان کە لە عێراق بگرێت لە ناوچەکە و جاری وا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزە بۆ کە لایەنگری نێوان دوو وڵاتی زلهێزی کردو کە
کە بینیان زۆر جیاواز بووە بەڵام بە هیمەتی سەرۆک مامجەلال توانیوێتی نوێنگیری بکە و ئێستش سەرۆک پاڤڵ ئەو خاڵەی مامجەلال پێڕەوەکە لەبەرەوەی چێتی نیشتیمانی کوردستان لە عێراقیش و لە کوردستان هێزێکە چارەسەرکردنی هیچ کێشەیەک بەبێ ئەو نابێ و هەنگاونان بۆ داهاتوو بەبێ چێتی نیشتیمانی کوردستان ناوێ منەونەی لێزانە حکومڕانی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەبێ چێتی نیشتیمانی کوردستان مەحاڵە. زۆر باشە. هەمیشە ئەو دروشمە جوانانەی کاوترێت بۆ نمونە لە کۆتاییە کاڵەیەکێتی هێزە. ئەم هێزەوای کردووە ئاسایش بەرقەرار بێت. ئەم هێزەوای کردووە لە دوژمن بمان پارێزێ. ئەم هێزەوای کردووە کە کوردبوونی خۆمان هەمیشە بە سربەستانە بڵێ. ئەم هێزەوای کردووە کە بە شێوازە لە شێوازەکەمان کەلتوری خۆشمان بپارێزین. تا چەند یەکێتی لە پلانیەتی هەمیشە ئەم پەیامانە زیاتر تۆخکاتەوە و کاری لەسەر بکات. یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاروانی خەبات و تێکۆشان ناوەستێ و بەردەوامە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزە بوو بەدەر لە خەباتی شاخ و سەردەمی پێشمەرگانە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزە گەورەیە بوو منەتوانم لە عێراقا بڵێم یەکەمین هێزە کە سەرسەختانە شەڕی داعشی کرد لە پارێزگاری خاج کوردستان لە پارێزگاری عێراق و چۆکی بە داعشدایە من ئەگەر ڕاستە لایەنەکانی تی لەگەڵا بووە هاوکاری بوون و هێزی هاوپەیمانانی لەگەڵا بووە بەڵام داینەمووی هێزە ئیشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بە سەرۆکایەتی سەرۆک پاڤڵ و بیرمان نەچێ زۆر شوێن داعش تەواو کوردستانی خزمە مەترسیەوە کەرکووک لە مەترسیا بووە هەولێر لە مەترسیا بووە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرقافڵەی ڕاونانی داعشەکان و پاراستنی ئەو خاکە پیرۆزانە بوون یەکێتی نیشتیمانی کوردستانە ئازادی و ژیانێکی سەقامگیر و پاراستی سەر و ماڵ و سامانی هاوڵاتیانی پاراست و ئەمە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بەشێکی هێزەکانی لە ناو حکومڕانیە و بەشێکیشی ئەو هێزە تایبەتانن کە هی یەکێتی نیشتیمانی خۆیەتی هێزی پێشمەرگەی کوردستانە بەگشتی ینی بۆ بەرگریکردنە لە خاچی کوردستان و ئەم هێزانە بەردەوام من و ئەم هێزانە هەمیشە لە مەشق و ڕاهێنانان و ئەم هێزانە هەتا دواتڵۆپی خوێنیان دوادڵۆپی خوێنیان ئامادە باشین بۆ هەر حاڵەتێکی نەخوازرا و ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە ئەمان بەرگری لێ ئەەکەن هێزێکن ئەیانەوێ خەڵک ژیانێکی ئاسوودە و ژیانێکی خۆشگوزران و ژیانێکی بێ لە ماڵەکەی خۆی ڕۆشتە دەر و دەرگادانەخا هێزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هێزەیە. زۆر باشە بزانین پلانی ئەمڕۆ چییە بۆ ئەم یادە پیرۆز و گەورەیە کە چۆن بەڕێواچێ کەرنەڤاڵەکان لەکوێکرێت ئەمان خۆشە بەڕێزت ئاماژەی پێ کاک سەرکۆ دیارە وەک نەریتێک هەموو ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ساڵیا دەبێ ئەم ساڵیش 49 هەمین ساڵیادێتی دیارە لە هەموو ئۆرگانەکان بە لەسەر بڕیاری بەڕێز مەکتەبی سیاسی لە شوێنە جیاجیاکان بە شێوازی جۆراوجۆر بە هەمەڕەنگ چالاکی ئەکرێ بۆ ئەم یادا ئەمڕۆ پێم وایە لە 28 مانگەوە هەفتەیادی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێ کردووە لە زۆربەی شوێنەکان ئێمە وەکو منەمێ باسی ئەوش کە وەکو مەکتەبی ڕێکخستن ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی ڕابردوو بیرمان لەوە کردو کە یادی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوازێکی تر بکەینەوە ڕەنگە بە ساڵانی ڕابردوو بە کەرنەڤاڵی گەورە و بەم شێوازە ئەم ساڵ بیرمان لەوە کردوەوە یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێک کە فکری یەکێتی نیشتیمانی کوردستان زیینو بکەینەوە ئێمە بۆیە وەکو مەکتەبی ڕێکخستن ڕۆژی سیمان پانێڵێکمان هەبوو بۆ بیریشمان لەوە کردوەوە با دەم و چاوەکان بگۆڕێ هەر کاک فڵان و کاک فسار خوێنی گەرم ئێمە باسی گەنج و کۆمەڵێک کادرمان هێناوەتە ناو مەیدانەکەەوە کە بێن بە دیدگای خۆیان بەڵام لە دیدگای یەکێتی نیشتیمانی کوردستان دەرنەچێ ئەو استراتیژەی بۆمان دیاری کردو بۆ نمونە پێڵێ نەڵێن کاکە سەرکۆتۆ لەسەر دیدگای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ میدیا لەو ڕوانگەیەوە قسەمان بۆ بکە یعنی شێوازێکی نوێمان هێناوە تا پێشەوە وەکووتم ئەمانێ فکری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو ئۆرگانەکان زیین و بکەینەوە بۆ جارێکتر لە ڕێی میدیاوە ئەم ئەفکارانەی ئەم ئایدیانەی ئەم استراتیژانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بینەوە بە خەڵک ئێمە لە هەفتەی داهاتوو لە 3 مانگ 4 مانگ 5 مانگ لە هۆتێل تایتانیک سعادەی سەلەبانی 3 پانێڵی گەورەمانە بێ بۆ زیاتر لە 15 کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پانێڵەکەن دواتر ماڵبەندەکانی سەر بە مەکتەبی ڕێکخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێک لە
چالاکیەکانیان ئەوانیش هەمە عینە شەجارێکی مەسەلەی فکرە پانێڵەکەن کۆڕەکەن سیمینارەکەن دیبیتەکەن بەدەل لا کەرنەواڵە جەماوەری و ئەوانەی کە پێویستە بیکەی پێشانگایەکە نەخێر خولێکی وەرزشیە نەخێر ئاهەنگێکی جەماوەریە و هەندێ کاری تایبەتی شەیەکە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئیکات و ڕێزێنانە لە پێشنەگە سەرەتایەکان و لە کۆیە ئاهەنگی گەورەی فراوانەکرێ ئەمڕۆ بە هەر بە بۆنە یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە زۆربەی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی چالاکی جۆراجۆرەکرێت. دەستان خۆش کاگڕێ بوارماندوو نەبی بگومان هەمووان لە یەکی شەشا دووبارە لەسەر ڕێبازەکەی مام خۆمان نوێەکەینەوە زۆر سپاس بۆ تاوی زانیاریەکان ماندوومان کردی دووبارە پیرۆزبایی 49مین ساڵاتی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو هەواڵانەکەین.